جارە دوای نیمەڕۆ لە ژنەی کفری بەشی کفری هاتوون موچیان وەرگتو لەگەڵ چەند پۆلیسێکە بەڵام دوایەوە چوونە لە مەطعەم لایەن داوە لە ناو بازاڕی کەلار دیارە بەهۆی کەپتەرخەمی خۆیانەوە پاسەوانیاندانن ناوە بۆ ئۆتۆمبیلەکان کە موچەکەی تیا بووە چەند کەسێکیش متابعی کردوون و ئەم بڕی 39 ملیۆن و 710,000 دیناریان بردووە و ئەمە زۆر هەڵەگرێت بەڵام ئەبێت لەبەر سەلامەتی تحقیق لەوە زیاتر باسیش و ئجراعات کراوە و تەوقیف کراون ئەم پۆلیسەکان و ئەفسەرەکەیش ئەوە لە دوجارە دوای لێکۆڵینەوەوانە ئێمە قسەی خۆمانە